سڵاو ئەم کاتتان باش من هێرۆ زەنگەنە لە بەرنامێکی تایبەتی دەنگی ئەمریکا لەگەڵتاندام. هەفتەی ڕابردوو سەرۆکی پێشووی ئەمریکا دانەڵد ترامپ برایە بەردەم دادگا و ڕوبەڕووی 34 تۆمەت کرایەوە لە دۆسەیەکی بەکارهێنانی پارەی هەڵمەتی هەڵبژاردن بۆ شاردنەوەی پەیوەندی سێکسی لەگەڵ ئەکتەرێکی فیلمی پۆرن بە ناوی ستۆرمی دانیێلز. ئەمە تەنها دۆسەی یاسایی دژ بە دانەڵد ترامپ نییە، بەڵکو لێکۆڵینەوە لە سێ دۆسەی تری دژ بە ترامپ هێشتا بەردەوامە. ئەوانش بریتین لە دۆسیەکانی دۆزینەوەی بەڵگەنامەنیهێنیەکان لە ماڵەکەیدا لە مارەلاگۆ، هەوڵەکان بۆ دەستوەردان لە هەڵبژاردنەکانی ویلایەتی جۆرجیا لە بەرژەوەندی خۆی و هەروەها هێرشەکەی ئاژاوەگێڕان بۆ سەر کۆنگرێسی ئەمریکا لەو ڕۆژەی ئەنجامەکانی هەڵبژاردننی ساڵی 2020 لە کۆنگرێسدا پەسەند دەکرا. لەم بەرنامەیەدا لەگەڵ هاوکارانم سیروان قەچۆ ڕۆژنامەوان و نووسەری هەواڵ، ساڵح دیمیجەر ڕۆژنامەوان و نووسەری هەواڵ و بەڵێن ساڵح ڕۆژنامەوان و میوانداری بەرنامەی چاوی واشنگتن تاوتوی ئەم دۆسێ یاساییانە و کاریگەریەکانی بەسەر ئایندەی سیاسی ترامپەوە دەکەین. سیروان بینیمان لە هەفتەی ڕابردوو وەکو ئاماژەشم پێکرد ترامپ بۆ یەکەم جار لە مێژووی ئەمریکا بوو کە سەرۆکێک ببرێتە بەردەم دادگا، چووە بەردەم دادگا و ڕوبەڕووی تاوانەکان بۆەوە. دوایین پەرسەندنەکان لەم بارەیەوە چییە؟ بله هێرۆ بڕاستیژی تشتێکی مێژووی بوو جارە پێشی لە دیرۆکە ئەمریکاتێک و بڕاستی سەرۆکێک تێ بەردادگەهەیە ji هەفتەیە بوریڤە دەماکۆ سەرۆکێ بەرێ ترامپ لە دادگەهێ ئامادە بوو حتانها ژی کارڤدان دەربارێ vê dozê berdewam dikin. Ev doza ku hatiye vekirin çi ye? Giliye fermî ku ji aliyê dadgeha bajarê New Yorkê ve hatiye vekirin dibêje ku di sala 2016 de Trump bi riya parêzerekî xwe $130,000 dabû aktereke filmên porn bi mebesta ku ew xanim behsa pêwendiya xwe ya seksî li gel Trump neke. Paşê di nav qeydên xwe de di nav qeydên xwe yê kar de Trump ew pere wekû lêçûnên girêdayî kar tomar kiriye. Ev bi xwe jî dozgerê giştî yê devera Manhattan New Yorkê dibêje ne karekî yasayî ye. Under New York state law, it is a felony. لەژێر یاسایە ویلایەتە نیویۆرکێ تاوانە و مرۆڤ بەلگەهێن گرێدایەن کار شاشت قەید بکە بە مەبەستا سختەکاری و vêşartina tawaneka din ev bixwe mijara vê dûzê ye. Duruştina fermiya yekê de heftaya borî Trump ew tawanên ku li dijî wî hatine pêş red kir û xwe wekû bêsûc dazanîn. Piştre serokê berê vegeriya cihê rûniştina xwe an ku li wilayeta Florîda û di heman rojê de gotarek pêşkêş kir wekû we jî dît ku tê de bi tundî dev avê dozgerên New Yorkê û herûha demokratan. من تجاري باور ندكر گو تشتكي ولو لأمريكا چه ببه توانا بتنه گو من كريا او گو بيترس برگريا وليت دكم جوان كسين گو دخوازن وي وران بكن لوی دماکو پسپورên yasayî dibêjin ku dibe ev doz bo demeke dirêj berdewam bike Trump û gelek ji hevalbendên wî ser wê yekê rijdin ku ev doz û dadgehkirina wê xwedî ajindeyeke siyasî ye. Dozgirên New York û gelek demokrat jî li gel van axaftinên Trump û komariyan nehevbîrin hêro. بەڵێ سیروان و بینیشمان کە ترامپ ینی نیکۆلی لە تەواوی ئەو تۆمەتانە کرد کە ڕوبەڕووی کراوەتەوە لەوێ لە دادگا و لە وتارەکەشیا ئاماژەی بەو شتانە کرد. ئەمە شتێکی بەڕاستی بێ پێشی نەبوو لە ئەمریکا شتێکی وا ببینین. بێگومان هێرۆ ینی ئەمە یەکەم جارە لە مێژووی ئەمریکادا کە سەرۆکێکی پێشووی وڵاتەکە بانک بکرێتە بەردەم دادگا بێ لەوەش لە کاتێکایە کە دابەشبوونێکی بەرچاو لە ناو ئەمریکادا دەبینی. دابەشبوونێک ینی ئەتوانم بڵێم دەگەڕێتەوە بۆ ساڵی 2012 و هەر یەکەم جاری خۆکاندیدکردنی دانەڵد ترامپ بۆ سەرۆکایەتی ئەمریکا ئەڵبەتە لەو کاتەدا سەر نەکەوت لە کۆنگرەی کۆماریەکانە بەڵام لە 2016دا هەڵبژاردننی بردەوە لەبەرەوە ڕەوشەکە ئێجگار هەستیارە. ئێستا نەکرد لایەنە سیاسیەکان نەکەر ئەوانەی کە لە ئەنگلی ترامپن یا دژی ترامپن یەک گونابارەکەن بەوەی کە ئەم دۆسەیە دۆسەیەکی یاسایی نیە دۆسەیەکی سیاسیە. ئێستا ئەتوانم بڵم دادگاش کەوتۆتە ژێر فشارەوە چونکە وەکو دەزانین لە ئەنگلەکانی ترامپ پێدا دەگرن کە ئەمە دۆسەیەکی سیاسیە پەیوەندی بە هەڵبژاردنەکەی ساڵی 2024ەوە هەیە. لە هەمان کات شاوانەی کە دژەبەری ترامپن جەخت لەوە دەکەنەوەڵەن ئەگەر بێت و دادگا بڕیارێکی گونجاو نەدا لەسەر ترامپ ئەوە کەواتە ئەو بڕیارەی کەوتۆتە ژێر فشاری یاسایی سیاسیەوە. بەڵێ 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 هیرۆ مژ خواست تشتێکی پێ دەربارەی دەبێژم سەر ئاخافتنا بڵێن ینی
پشتی وگراوی جدادگه که هات بجن تاوان بارکرن وان 34 دوزان لمارالاغو لجهه خوي مارالاغو تشتكي جلكي يعني بوها سياسي نشان دا كو تشتكي سياسيه للدجيوي كو اف جبر ريغرتنا البيشوي كو بك جارجدي كانديد سروكتي امريكاي وقال لك إيريشي دادوار أنجي كر يعني نتهني دادوار أم بخا إيريش مالبات أنجي كر يعني هناك شيرو وكارت في درباري دبيجن كو يعني بيويست كر كو ترامب دفي درباري دا تبه هناك بيدنگ با حتى كو اف وكولينج بروين ندس وكولين ام ببن دفي درباري دفي بيويست كر كو وها بفي شوي يعني بتندي برسوا فان امبيجن تاوان باريان ببه وبهلكو أريجرين ويجي وها جرم ببن رنجة ببا أجرا بيجن تشتكي نا داخواس كري بس ما لو كركا يعني دوسكا كراو بدوسيكي سياسي يعني ممكن دوسيكي سياسي اللي كدريتو دم يصير وان بزانم بوتشي دوسكا وايلي هاتو يعني بوتشي لولاتي قرتو كان أمريكا دوسي كسكا سروكي بيشوي أمريكا بو برسترين كاربدس بو لمولات دا إستا ببريتا بردم دادقا بير لو بكريتو كدا صلاة داراني باخد بابلين دادوري سرور نیه لولاتی گرتو کانی امریکا بوچی ام دوسیه وایلیاتوا لسروی که دمینه کاتش کد پرسهیرو یعنی وکو بالین و صالح جیگوتن راستی کماری هف بیرن دبیجن آوایا نتنی دارزاندنه که سیاسیه لی زورداریه که سیاسیه لدجی ترامپ دبیت تشتکی وصال امریکا تجاری چه نبویه او تنی دموکرات وی که بکارتینن و ترامپ بخواه دوزگری گشتیه دورا منهاتن نیویورک یعنی الفن وکو نها گوت الفن براگ بویه که تامبارت که کو کمپین خواه یا گو ببه دوزگری گشتی لسروی اساسی آواکر کو جمیج و پلان دکر وی دوزر دجی ترامپ تنانت هروتی رقی لمنا يعني بس لو يكوتي كسك كرقي لمنا يعني تشتاق الديمقراط السروي كي دبيجن تبع الامريكا تشتكي جرينج هي تسروك بيت ولاتيكي نورمال بيت ولاتيكي ياساي بيت الكويده كيبه حركه كاس نكارت سر قانون راوست قانون سر حركه سيري وفايا خاله سركي يافي مشتمرا هان باش سيروان اما بريسياري تربكم اما دزانين ك بابلين بيداني بارا بو شاردنوي دوسيك ام بابلين اما چونالي نایاساینی لولاتي گرتوکانی امریکا بەڵام لەم دۆسەیە کە باسەکرێ لەسەر مەسلەی بابلین پارەی هەڵمەتەکانی هەڵبژاردنە ئەم پارانە چۆن ینی بە چ شێوەیەک مامەڵەی لەگەڵ کراوە تا بکرێ بە تاوان ینی وەکو تاوان لێ بڕوان و ئەفژی خاڵا گرینگ و بنگەها vê مشتومریە نابەرە هەردوو ئالیا دەهێرەوە نها کەس بەحسەوەیەکی ناکرد چما ترامپ بەری 4-5 ساڵە یان 2016 پەرەدایە یان دریا پارێزەری خۆ پەرەدای ستۆرمی دانێزە وەک تەراپۆرن مەسەلە ئەوە کۆ ئەو پەرە بشێوەیەکی نەقانونی نویسیە وەختا کۆت قەیدەی خۆ ناف بزنسێ خۆ ناف کارێ خۆ نویسیە ئەو یەک وەکو مەسرەفێن کەمپێنی نویسیە و ئەو بخوا ئەو پەرە بخۆشی بەشەکن ji پەرێ کەمپێنا ترامپ یا 2016 ji ber wilo ئەڤایا بوویە جهێکی نەقانونی کەس بەحسەوەیەکی ناکرد چما ترامپ ئەو پەرەدان هەلبەت ئەوژی دوارێ ئەم بێژن دواری سیاسی دە بەلکی زیانێ بگهینە ترامپ لێ پشتی هەلبژارتنان دیار بوو پشتی بۆ ترامپ بوو 2016 بوو سەرۆک دیار بوو کۆ تەسیرەوەیەکی تنە بوو پرزگرێکا کۆ دەموکرات و دۆزگرێ گشتی نیویۆرکی دەبێژن ئەوە کۆ شێوەیە پەرەداینێ چاو ئەو پەرە ji کەمپێنا ترامپ بریە پارێزەرێ ترامپ هاتیە داین و چاوە قەید کردە ئەو جهێ vê دۆزی لەسەرو هەموو نەشەوە هێرۆ ینی خاڵێکی زۆر گرنگ هەیە چۆن ترامپ ئەو داهاتەی کە بە ناوی هەڵمەتەکانی هەڵبژاردنەوە وەریگرتووە چۆن ئەمەی بە شێوەی نایاسایی خەرج کردووە ئەمە لێرە خاڵەکەی چکە کۆمەڵی ڕێوشوێنەیە ئەوەی کە دەبێتە کاندید بۆ سەرۆکایەتی حکوومەتی فێدراڵی بودجەیەکی تایبەتی بۆ تەرخان دەکا بەڵامەوە نییە ئەو بودجەیەتر بە ئارەزووی خۆی تەخشان و پەخشانی بکە ئێستا خاڵە گرنگەکە و کوسیروانیش ئاماژەی پێکرد ینی بریتە لەوەی کە ترامپ دوور لە هەموو ڕێوشێنە یاساییەکان دوور لە هەموو ڕێوشێنانەی کە دانراون بۆ خەرجکردنی پارەکە ئەو پارەی خەرج کردووە و دواتر پسوڵەکانیشی گۆڕیوە ینی خستوێتێ ناو پسوڵەی کارداریەوە و ئەمانە ینی کێشەی گەورەن بەڵام ئەوەی پێم وابێ ینی لەم ساڵات چونکە هەڵمەتی هەڵبژاردن بەڕێوە ینی ساڵێکی گرنگە بۆ ئەمریکا بۆ سیاسەتی ئەمریکا کە هەڵمەتی هەڵبژاردن بەڕێوە و دەشزانین ینی ترامپ یەکێکە بێ لە کاندیدەکانی کۆماریەکان خۆی کاندید کردووە بۆ بوون بە بەربژێری سەرەکی کۆماریەکان و هەتا ئێستاش لەسەری لیستەیە بەڵێ ئەسخوازم vê bibêjim hêro divê derbarê de yanî argumenta komariyên jî divê derbarê de ku wan tiştekî
یاسایی نکریه وەک مەگوتە ئەوە هەمی هەلمەتێکە سیاسیە لە دژی ئەو جارێکە دن نەبە کاندیدی سەرۆکاتی ئەمریکا بەڵام هەر توانێت ببێ بە کاندید یعنی ئەمە شتێکە لە فشارش بۆ ببژن بنگە هاویە گەل ناو خەلکێدا بۆ دەنگی وی بێنەکێمکردن یعنی ئەو دبژن ئەوە هەلمەتەکەن هەمی لە دژی من ئەم دەزانێژی کۆ دخوازم باڵاو بکشیم سەر vەیەکێژی کۆ یعنی ئەو ئەم ببێژن دۆزا ستۆرمی دانیێلز نەیا هەری ئەم ببێژن دەستپێک پێشدا و حتا ئەو بوون یانە بێژن نها دەستپێ کرد دەستپێکردنەوەی نایە واتەیە و ئەڤیا هەری گرینگە هاتە vê قۆناغێژ بەر ئەو 2016 دەستپێ کرد دۆزێن دنێن کۆ ئەم ببێژن ئەمێنها بەحسەوان بکەن ئەوەنا گەلێکیش vê گرینگترن وێ درێژ بکەنی ئەم دەست پێکرد نایە واتەیە کۆبەری هەلبژارتنان بێلەوانی کە باسییان کرد سیروان و ساڵح ئێرۆ خاڵێکی زۆر گرنگە ئێستا کاندیدەکانی کۆماریەکان یان بە تایبەتی ئەوانەی کە بە فەرمی خۆیان ڕاگەیان بۆ هەڵبژاردننی ساڵی 2024 ینی لە وەکو بڵێ لە کێشەیەکی گەورەدان نازانن دەنگەکانی خۆیان وایە بکەن کە پشتیوانی لە ترامپەکان لەم دۆسەیەدا یا بەرەنگاری بنەوە هەمووشیان دەزانن ترامپ کەسێکی بەهێزە لە ناو کۆماریەکانە بنکەیکی جەماوەری زۆری هەیە یان ئەگەر لە بیرمان بێت لە وتارەکەی فلۆریدا ئاماژەی بەوە کرد ئەڵێ من تەنها سەرۆژێکم کە 75 ملیۆن دەنگم بەدەست هێناوە. اینجا ئەمەش کێشەیەکی بۆ ناو کۆماریەکان دروست کردووە نکی هێڵی هیچ قسەیەکی ئەو تۆی نەکرد لەبارەوە دیسانتۆ لە فلۆریدا لەگەڵ ئەو هەموو ڕکابەریە گەورەی لە نێوانیانایە بەڵام نەیتوانیوە تا ئێستا بەڕاستەوخۆ قسەیەک لەسەر ترامپ کاچکە دەزانێت بەم لادابێ بەو لادابێ لە ئەمەش با بزانین ینی دۆسیەکانی تر وادێنە پێشەوە لەسەر ترامپ واروە ئەم دۆسەیە بەرەو پێشەڕە لە دوای ئەوە لەوانەیە ئەوانش قسەی خۆیانە بێجارێ چونکە بابیرمان نەچێ ترامپ ئێستا لە دادگا تاوانبار نەکراوە هەتا ئێستاژ ینی ئەمە لەلایەن دەستەی باڵای سوێن خۆرانەوە کە دامەزرا بوو لەلایەن با بڵین داواکاری گشتیەوە دادگاهکردنەوەی دەست پێ نەکرد دادگاهکردنەوەی بەفەرمی دەست پێ نەکردنی ئەوە تاوانبارینە ئەم ببێژن لیستە تاوانباریە ئاراستەی وی بووە وێ هەرحال پەیوەندی ناوێنە دۆزگەران و ناوێنە پارێزەرین ویدا ببن هەتا کو دەمەکێژ بۆ ئەم بێژن دادگاهکردنەوەی بێتە ناسکردن ڕەنگە نەئی ساڵ بێژی ڕەنگە دەستپێکە ساڵە بێدا دەبێ دۆزێدا دۆزێ دن وێ پێشتا وەرن لە ئەف دۆز ینی نها هەنە دەستپێکاوێت شتێک نەبووە ئاگۆ دهێلە مەرۆ باوەڕ بکە و ئەف کێس وێ درێژ بکە ترامپ دە دەستپێکی وێ ڕۆژە یانی ڕۆژە هەفتەیە بووری گوت کۆ ئەس بێ سوچم ینی ئەشکەرە گوت گۆز بێ سوژم ئیجا بە ئاوایەکی فەرمی دۆست وێ دەکێت دەست پێ دەکە بۆ گوتنا ساڵە حەز بداوی بکەم بەلکی پشتی هەلبژارتن نابێژ بەر بۆ پسپۆرن هاوێکێت بێژن احتیمالە کۆ درێژ بکە حتا پشتی هەلبژارتنی ساڵا بێ بەڵێ بەڵام وەرەوەکو ئاماژەمان پێکرد ئەمە تەنها با بڵین دۆسەی یاسایی نییە کە دژ بە ترامپ بکرێت دۆسەی تری یاسایشەیە و دەچینە دۆسەکەی تری کە ئەوێژ دۆزینەوەی بەڵگەنامەکان بوو لە ماڵەکەیدا بەڵگەنامە نهێنەکان کە لە پاش چوونی بۆ ماڵەکەی خۆی لە کۆشکی سپی دەرچ چوە مارەلاگۆ ئەو بەڵگەنامانی لەگەڵ خۆیدا بردووە بۆ ئەوێ و بزانین ئەم دۆسەیەیان چۆن بوو. بەێ هێرۆ یعنی ئە براستیژی یەک دۆسەیەن هەری هەستار و ڕەنگە هەری مەترسیدارە و ترامپ ڕاستی وانتێ ینی گەلک دەبێژن دۆ من بخوا لە ئەوە ویلیام بار تەماشا کرد و ئەو ئەم ببێژن وەزیرێ دادێ دەما ترامپدا بوو یان ترامپ ئەم وەکو وەزیرێ دادێ دەسیران گوت ئەv تشتێکی گەلێکی هەستارە دەبێت کۆماری دەبێت ترامپ و تیمەوی گەلێکی ئەم ببێژن بنیگەرانی بخەم لەوێ تەماشا پێنج بەر و ڕەنگە بگە ئاستا و ئەو بێ زندانکردن لە دۆرڤەیەکە ینی ئەv گەلێکی هەستارە دەوێ دۆزێدا بەرسەفدانە FBI یا مەها تەباغا ساڵە بووری لە مارا لاگۆ و هەلوەستەکە توندە ترامپ و تیمەویە پارتیا کۆماری و بەگشتی بخوا vegirte ئەلیس ستفانێک ئەنداما کۆمیتە ئاگاداریانە ئەنجومەنە نونەران ئەف گاڤا FBI وەک بێژن دەستە سەرکردنا مارا لاگۆ بن پێکردنا دەسەڵاتە ئاجانسی ئانی زمان.
Li serdegirtina FBI bo mala Trump bin pêkirina tevahiya desthilatkariya wê ye û wek ku xelkê Amerîka dizane mixabin ev serkirdayetiya FBI heman serkirdayetiyê ku Hillary Clinton û James Comey parastin. û hîn jî Hunter Biden diparêze heman serkirdayetiyê ku belavkirina derewan li dor Rusyayê bi salan berdewam kir. û ne tenê ev pirsgirêkên netewî bûne sedema bêbaweriya dîrokî ya di nav gelê Amerîkî de. Pirsgirêkên xwecehî jî hene wek numune li navçeya min. Lê Amerîkî jîrin û wan têra xwe tiştên wiha dîtine. وەک me got alîgirên Trump dibêjin ew şerekî siyasî ye ku bi wan re dibe lê tiştê balkêş ew e ku di meha 11 sala borî de hin belge li mala serokê niha Joe Biden jî lê dila wê hatin dîtin û wezîrê dadê Merrick Garland biryar da ku ev doz jî wek ya Trump e dozên asayî nînin û wan pêwîstî bi dozgerên taybet hene. Wezareta Dadê ji zû da nas kiriye ku di bin dozên awarte da di berjewendiya giştî da ye ku rawêjkarekî taybet were binavkirin ku serbixwe lêpirsîn û dozgeriyê rêve bibe. Li ser bingeha geşedanên dawî di nav da ragihandina serokê berê ku ew berbijarê serokatiyê ye di hilbijartinên bê da û serokê niha jî niyaza xwe berbijariyê diyar kiriye, ez gihiştim wê encamê ku di berjewendiya giştî da ye ku rawêjkarekî taybet were destnîşankirin. Belê hêro em dizanin ku Trump birina van belgeyan bo mala xwe wekû tiştekî asayî serîkiro bala bêguman tiştên kesayetî ne yani net tiştekî ku em bibêjin divê jê bê tirsin em ê berfirehîn behsa vê bikin lê tiştê balkêş divê derbarê destxwazin bibêjin ew e ku Trump heta niha jî پێوەنەسینە وەیەکێ ناکە وی تشتێک تو گونەهکاریت لێ دەربڵێ بەڵام دەڵێن ینی ئەو بەڵگانی کە لە ماڵەکەی با بڵێن بایدنا دۆزراوە هەروەها باسی بەڵگەنامە لە ماڵی پێنسی شەکرانی جیاوازی هەیە لەو بەڵگەنامانی لەو ئەندازەی ئەو بەڵگەنامانی کە لە ماڵی ترامپا دۆزراونەتەوە چونکە زۆر بووە ئەو شتانی کە دۆزراوەتەوە لەوێ بێژگەلەوەی کە زۆر بووە دەڵێ بەڵگەنامەی تێدا بووە کە ئێجگار نهێنی بووەوە تەنانەت مافی بردنە دەرەوەیشی نەبووە هەرچەندە هەتا ئێستا لەسەر ئەو بەڵگەنامانی کە لە ماڵی بایدن دۆزراونەتەوە یا ئەوانەی کە لە ماڵی مایک پێنس دۆزراونەتەوە ینی هەنگاوێکی ئەو تۆ ننراوە بەڵام ئەمەی کە لەگەڵ ترامدا دەکرێت پەیوەندی هەیە یەکەم بە هەستیاری بەڵگەنامەکانەوە دووهەمیش بە ژماری بەڵگەنامەکانەوە ژمارەیەکی ئێجگار بێشمار بووە لە کاتێکی شەکەکەم دۆسەیە بەرەو ئاشکرابوون ئەڕوا هەندێک لەو بەڵگەنامانە گواستراونەتەوە. تشتادجی هێرۆ لەسەر گوتنا ساڵحجی بەرگو گرینگ و ئەو ئاخافتنا بۆ دۆ ویلیام بار وەزیرە دادەیە بەرێ دۆختا ترامپێک هەواڵێکی گەلکی هەواڵبەندێکی گەلکی نێزیکی ترامپ و دو پرۆسێسا ئەمپیچکردنێ تێبیرا هەر کەسی گو گەلێکی بەرەڤانیاویت کرد لێ دیسیژی هات گوت بکورد تنیکارە وان بەلگەیەن کۆشکا سپی دەرخینێت دەما سەرۆکاتیێدە و تب ماڵاخە وەکو تشتێکی تایبەت بتەیە هەگەر هات و ئەv دۆزە هاان ینی ترامپ دوێ دۆزێت هات تاوان بارکردن لەگۆر ئاخافتنا ویلیام بار وێ داویاوی بێ ئەو لە هەموو ڕۆیشی سیاسیەوە بەڵام دەمەوێت بزانم ساڵح ترامپ خۆی لەسەر بەڵگەنامەکان چیەڵێ ینی خۆی جیاوازەکان چی ئەبینێ لە چونکە بێگومانەوەی بەڵگەنامە هەر لە لای من نەدۆزراوەوە هەوڵیانەدا کە گری بدەن بۆ بەڵگانەی کە بایدن ئەیوت تەنها ستافەکانی ینی لێیان تێکچووە چەند شتێک بووە با بڵین بەهاڵە دانراون لە شوێنی خۆیان ترامپ خۆی چیەڵێ لەو بارەوە ڕاستە هیرۆ بەری وێ ئەسخوازم ببێژم بۆ بزانن هەلوەستە ترامپ دەوێت دەربارەی چی ئەمزانن هەنێکی ڤەگەرن ئەمژن دۆسە چاوە دەست پێ کرد دەمە ترامپ کۆشکا سپی بجێهشت پشترا ئەڤێژن نێرا ئەوا کوت بژن ڕێڤەبەریە نیشتمانی ئەمریکا یا ئەرشیڤ و ئەم بژن تۆماران وێ ناسکرد کو تشتە کێمن کو هەندێک بەلگە کێمن پرسین ji parêzerên Trump pirsin ku wan vegerin wa belgeyan 15 صندوق جوان vegerandin yani lê gelek hinekê dijî mabûn di nav wan da axaftin di navbera em bibêjin Trump û serokê em bibêjin Kurya Bakur ew namebûniyan jî di wê demê de gelek ew nekirin hatin heta çeleya sala borî ev di sala 2021 da bû di çeleyê sala borî de careke din bawekî fermî daxwaz ji Trump kirin ku dibe evên mayî jî radest bike dîsa jî nekirin ew neçar bû FBI wê demê ku di tebaxa sala borî de biçine mala wî û bi zorê wan belgeyan dexin
تشتي ترامب دفي درباري دبيجه شيء دبيجه از وكو سروكي امريكا از وقتا ببيجم اف بلغ نهينينا ايدي نهينينا يعني دما ما قلت نهينينا دبي نهيني وكو اوا ام دزانن كو قانون امريكا يا ام ببيجن سروكاتيا امريكا يا ام توماران دما ريتشارد نيكسون دا 1970 دا وقتی او قانون نبود پشت دا هفته حیشتان دا 1970 حیشتان دا اف قانون هات کره ناده سروککی امریکا کو هر چتکی لگل خوب بله ترامپ في ارجومنتي ديك بي اوف تشتانا تشتي كسايتينا لحتى نديارن يعني برسكريكا ترامب في درباري دا اوكو راستي تشتي ياساي دبا جبركو او دبا جاء تشتي كسايتينا من برنا ل حتى نديارك كسايتينا لنا لا دزغاي ارشيفين اجتماعي امريكا يعني جخد دكاتره لويكا هيجي جلوبال جنامانا ندبوا برونا دروا دەبواە لەو دەستگایەدا دابنرانە ئێستا ترامپ شتێکی تریش باز دەکا ئەڵێ باشە ئەم بەزمون ڕزمەی لەسەر ئەم بەڵگەنامانە هاتوۆتە ئاراوە ئەی بۆ لەگەڵ مایک پێنسا ناکرێ ئەی بۆ لەگەڵ جۆ بایدندا ناکرێ ئەلبەتەوە ئێستا ینی خەڵک و میدیا و هەمووی چاوەڕوانی ئەوەن کە شتێک بکرێت بەڵێزانن چ تشتێکی هەفبەش دناو وان کێسان هەیە چ ئاستۆر میدانی هەزبی یاژی یا مارەلاگو ئەوە کۆ ترامپ هەردەم مەکینیزما بەرەڤانیە جۆی ئەوە کۆ دەبێژە ئاڤایە زۆرداریەکە سیاسی دژیمە دەموکرات بمەبەست وەیەکێ دەکەن وایە خەڵک باڵکێش ژبەر و ئەو دەزانن لەگەل کێ داخەوە لەگەل پشتگirên xwe li gel alîgirê xwe daxivit bêne bine demokrat çi dikin yan rêveberiya serkeşiya demokratan çi dikin serê me wekû beşekî ji kampêna hilbijartinê helbet rasta wek basî hilbijartinekê destêweridan li hilbijardin li welatê girtokanî Amerîka em hêlî sûra yanî serok yan keseka xwe berbijêr kirbê to natwanî destêweridan bike li hilbijartinekanî Amerîka belam yekek li dosyekanî ka rûberûyî Trump botewa ew ye ke guaya li katî helmetekanî hilbijardina li wilayetî Georgia ke yekek bû li wilayet هەرە گرنگەکان بۆ هەڵبژاردنەکان ترامپ داوای کردووە کە دەستکاری دەنگەکان بکرێ ئەم دۆسەیان چۆن بووە هێرۆ ئەمە یەکێک بوو لە دۆسێ هەرە هەستیارەکانی کە لە کاتی هەڵبژاردنەکەی 2016دا مشتومڕێکی ئەجگار گەورەی لە ناو خۆیداهێنایە ئاراویانی لە ناو ئەمریکادایە دانەڵد ترامپ هەر لە سەرەتایی دەستپێکی هەڵبژاردنەوە لە 2016دا هەوڵی ئەدا کە ڕەوایی هەڵبژاردن بخاتە ژێر گومانەوە بە تایبەتیش کاتێک کەوتە باسی ئەژمارکردنی دەنگەکان هەڵبژاردنەکەی ساڵی 2020 سەرۆکایەتیدا ژمارەیەکی بێشماری دەنگدەران بەشدار بوون هەر بۆیەشە یەکێک لەو میکانیزمانەی بۆ دەنگدان بەکارهێنران لە ڕێی دامەزراوەکانی پۆستەوە بوو لێرەدا ژمارەیەکی زۆری دەنگدەر ئەم میکانیزمیان بەکارهێنا و پسپۆڕانی هەڵبژاردننیش وەک شتێکی دەگمەن باسییان دەکرد ئەشیانزانی ئەژمارکردنی ئەو دەنگانەی لە ڕێی پۆستەوە دراون ماوەیەکی ئەجگار زۆری دەوێت لەوانەیە هەفتە و چەند مانگێ بخایەنێ دانەڵد ترامپ لەو کاتەدا نەکرد داوای سەر لە نوێ ئەژمارکردنەوەی دەنگەکانی دەکرد چونکە زانرا بوو کاندیدی دیموکراتەکان نەپێشە بەڵکو ئاماژێشی بەوە دەکرد ڕێکاری یاسایی دەگرێتە بەر جا لەو کاتە هەستیارەی هەڵبژاردندا لە جۆرجیا دانەڵد ترامپ پەیوەندیشی تەلەفۆنیەکە بە فەرمانڕەوای ستانەکە و پێی دەڵێ تەنها چەند هەزار دەنگێک پێویستە تا هەڵبژاردن لە جۆرجیا ببرێتەوە ئەلبەت ئەمەش لایەن چاودێرانەوە بە هەوڵێکی ترامپ دانرا بۆ گۆڕینی ئەنجامەکانی هەڵبژاردن لەگەڵەوەشدا کە دەگوترێت لە مێژووی ئەمریکادا هیچ سەرۆکێک داوایەکی لەو شێوەیە نەکردووە چونکە ئەمە بە دەستێوەردان لە هەڵبژاردن و بە کارێکی نایاساییشدا دەنرێهێرەوە بەڵێ بێگومان ئەمە وەکو ئاماژەم پێکردیانی هێڵێکی سوورە لە ئەمریکا کە دەستێوەردان بکرێت لە هەڵبژاردنەکانە بەڵام ئەمێ جارێکی تریش جەخت بکەمەوە کە ئەم دۆسێش هێشتا ماوە ئەمە لەسەر ترامپ یەکلا نەبووتەوە بەڵێ ینی تشتا باڵکێش ئەو پەیوەندیە تەلەفۆنی دناوبەرە ترامپ دوی کاربەدەستێ لە جۆرجیا بەڵێن کاربەدەستێکی کۆماری بوو وی ئەڤ یەک دەرخستیانی ئێدی مەسەلە نەمەسەلەیەکە حزبیە کۆ بێژن دەموکرات دخوازن ڕێل بەر ترامپ بگرن یان دخوازن وان ئاخافتنان دەرخینن داگۆڕێل بەت نا ینی حتا کەس کاربەدەستێکی کۆماری لە ویلایەتە جۆرجیا دەرکەت بوو ئەڤ یەک بچێن ئەوەی لە 2016دا کە ڕێک باز دەکرا ئەوە بوو کە ترامپ بە هەر شێوەیەک بێ بە هەر نرخێک بێ دەیەوێت
ئەنجامەکانی هەڵبژاردن بگۆڕێت چونکە وەکو هێرۆژ ئاماژەی پێکرد یەکێک بوو لە ستانە یەکلاکەرەوەکان لە هەڵبژاردنەکەدا بەکارهێنانی دەنگدان لە ڕێی پۆستەوە کەشتێکی دەگمەن بووە یعنی لە ئەمریکادا ئەوە بکرێ هەڵبەت بەوەی نەخۆشی کۆڕۆناوە ئەو کاتەکە پەتای کۆڕۆنا بوو زۆربەی دیموکراتەکان ینی هەوڵیەوەیاندا کە لە ڕێی پۆستەوە دەنگەکانی خۆیان بنێرن ترام دەیویست وەکو چاودێر دەڵێن سود لەو دەرفەتە ببینێ و بتوانێت پرۆسەکە هەرچی چۆنێ بێ گۆڕانێکی تیادا بەسەر بێت دوێ دەربارەی شتێکی دیش هەیە ینی دەما هەڵبژارتنەدا باوەکی ئەم بژن هەر دەمژمێر و هەر ڕۆژمە تەماشا دەکرد چاوە دەبوو ینی داخوازە وەنها هەردووەژەوە بەحساوێ ئەوەی کردی کۆ ینی ترامپ بەرپرسێن ویلایەتێ دخوازە کۆ دەنگان ژێرە ببینن ینی دگوتی جوانە دەبێژێت دەنگانش بەرە ببینن ji ber ku em dizan em bêjin ciyawaziyet navêna wî û Biden divê ew ê de kêm bû dixwast ku ew dengana werin dîtin ev jî tiştekî yanî wêl kê derê bibînin ne tiştekî zêde nabin deng yan li vî alîne yan li vî alîne tiştê din jî ku wan bixwaye çi qas yanî Trump çi qas hewl da li gel parêzeran li gel dadîgehan hewl bide ku dozekê li cihekî ji bo hilbijartinan bi dest bixe هەر چەندی دادوەرین دەموقرات و کۆماری هەمیل دژی و کەسێکی دۆز نەداوی بەڵێ ساڵح ئێستاش دەچینە دووە با بڵین کەیسی کە لە دژی ترامپ هەیە لە 6/1/2021دا گروپێکی ئاژاوەگێر لە لایەنگرانی دانالد ترامپ هێرشیان کردە سەر باڵەخانەی کۆنگرێز لە کاتێکدا دانیشتنی هاوبەشی کۆنگرێز بەڕێوە دەچوو بۆ بە فەرمی ناساندنی ئەنجامەکانی هەڵبژاردننی ساڵی 2020 کە تیایدا جۆ بایدن سەرکەوتنی بەدەستهێنا بوو هەزاران کەس لە 5 و 6 مانگ لەسەر داوای خودی ترامپ لە واشنگتن کۆبووبوونەوە بۆ پشگیریکردن لەو ئیدعایی کە ترامپ دەیگوت لە هەڵبژاردنەکاندا فرت و فێڵ کراوە و داوای دەکرد مایک پێنسی جێگیری سەرۆک و کۆنگرێز ئەنجامەکانی هەڵبژاردن ڕەت بکەنەوە نزیکەی نیوەڕۆی ئەو ڕۆژە لە ڕێپێوانی بەناوی ئەمریکا بپارێزە ترامپ لە وتارێکیدا چەند جارێک ئەو ئیدعایی دووپات کردەوە کە هەڵبژاردنەکان فرت و فێڵی تێدا کراوە و تەنانەت لە شوێنێکدا گوتی ئەگەر شەڕێکی قورس نەکەن ئەوە چیتر خاوەنی وڵاتێک نابن لە هەمان وتاریدا گوتیشی دەزانم ئەوانەی کە لێرن خێرا دەڕۆن بەرەو باڵەخانەی کۆنگرێز تا بە ئاشتیانە و بە نیشتیمان پەروەرانە دەنگتان ببیسترێت. لە کاتی وتارەکە و پاش وتارەکەدا هەزاران کەس چوونە بەردەم کۆنگرێز کە هەندێکیان چەکیشیان پێبوو و بربەستەکانی پۆلیسیان بەزاند و چوونە ناو کۆنگرێسەوە لە ئەنجامی ئەو ڕووداوە 5 کەس گیانیان لەدەستدا کەسانێکی زۆر بریندار بوون لە ناویاندا 138 پۆلیس و زیانەدارایەکانیش بە زیاتر لە 2,700,000 دلار خەملێنران لێکۆڵەران لەسەر ئەم ڕووداوە دەست بەجێ لێکۆڵینەوە دەستی پێکرد ئاژانسەکانی جێبەجێکردنی یاسا لە ناویاندا FBI وەزارەتی داد دەستیان بە لێکۆڵینەوە و دەستگیرکردنی خەڵک کرد هاوکات کۆمیتەی کۆنگرێسیش دەستیان کرد بە لێکۆڵینەوەکانی خۆیان ئەنجومەنی نوێنەران لە مانگی حوتی هەمان ساڵدا دەستەیەکی دەستنیشان کرد بۆ هەوڵی دامەزراندنی کۆمیتەیەکی دوولایەنە تا لێکۆڵینەوەکان بکات بەڵام سەرکەوتوو نەبوو لە دامەزراندنی کۆمیتەیەکی هەردوو پارتی پاشان کۆمیتەکە چەندین کەسیان بان کرد بۆ لێکۆڵینەوە لە ئەنجامەکان بەپێی وەزارەتی داد زیاتر لە 600 کەس دەستگیرکران و سزادران لە پەیوەندی بەو ڕووداوەوە پاشانیش ئەنجومەنی نوێنەران ترامپی ئیمپیچ کرد و بەهۆی ڕۆڵی بۆ هاندانی یاخیبوون کە ئەمەش وای کرد ترامپ ببێت بە یەکەم سەرۆکی ئەمریکا کە لە ماوەی 4 ساڵی سەرۆکایەتیدا دووجار ئیمپیچ بکرێت هەرچەندە لە سینات بێتاوان دەرچوو. ئەمەش یەکێک بوو لەو دۆسیانەی کە هەمومان بیرمانە کە چی ڕوویدا ئەو ڕۆژە لە ئەمریکایان شتێکی بێپێشی نەبوو زانی ینی داخوازە کوژێ مایک پێنس کردی ینی وەکو جیگرێ سەرۆک داخوازێ کرد پێنسی بەرسف دابوو ئەو وەکو سەرۆکی سیناتۆیە نکاری بکە دەبێ ئەرکەخوا بەردەوام بکرد تەمام بکە و پەسەند بکە یعنی ئەو ڕووداوی ڕۆژی شەشی یەک هێرۆ هەمیشە لە مێژووی ئەمریکادا دەمێنێتەوە چووکە وەرچەرخانێکی ئێجگار ترسناک بوو و تەواوی دامەزراوە دیموکراتیەکانی ئەم وڵاتەی خستە ژێرباری هەڕەشە و مەترسیەکی گەورەوە و تشتا هەری باڵکێشێک و ئەڤ یەک بوو سەدەما ترامپ بۆ جارە دووەم وەرە ئەمپیچکردن ئەوای خاڵێکە گیری هەلبەت دەماوی سەرکاتیە نەمابوو لێ ئەوەیە دوماهەیەک لێ تەرماوینی 4 ساڵیە سەرۆکاتیان لەگەڵ ئەوەش کە کاتی سەرۆکایەتەکەی نەمابوو بەڵام لە سینات نەتوانرا ینی دوو لەسەر سەی دەنگەکان بەدەست بهێنرێت کە بتوانرێت لە سیناتیش بە تەواوەتی تاوانبار بکرێت بەڵام تەنها لە ئەنجومەنی نوێنەران کرا کە ئەو کاتە زۆرینەی دیموکراتەکان بوو
بەڵێ ئەمانە ئەو دۆسیانە بوو کە لەسەر سەرۆکی پێشووی ئەمریکا داناڵد ترامپ هەیە وەکو ئاماژەمان پێکرد لە تەواوی بەرنامەکەدا هێشتا نازانین ئەنجامەکانی چی ئەبێ بەڵام لەگەڵ پەرسەندنەکاندا ئێمە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ڕووماڵی ئەم بابەتانە بە بەردەوامی دەکەین و دەیگوازینەوە بۆ ئێوەی ئازیز لێرەشدا هاتینە کۆتایی بەرنامەکەمان هەر شاد و بەختەوەر بن.